ماوەی زیاتر لە 19 ساڵە کێشەی تاپۆکردن و نوێنەکردنەوەی گرێبەستی زەوی جوتیارانی کوردی دانیشتووی گوندەکانی سنووری قەزای خانەقین و نەحەیەی گوڵاڵا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە، بۆیە جوتیارانیش داواکارن ئەم کێشەیان بۆ چارەسەر بکرێت، چونکە ئەگەر کێشەی زەویەکانیان بەم شێوەیە بمێنێتەوە ئەوە تەعریبکردنێکی نوێ لە سنوورەکەدا ڕوودەدات. داواکەین لە بەرپرسەکانمان بێنە هەناومانەوە لەبەر ئەوە 75 دیکە هاتۆتەوە بۆمان گەرەکیانە تعریبارنکەن و عارەبە هاوردەکان و داوا لە بەرپرسەکانەکەیمان ئەو دەنگمانە بگەێنن لەبەر ئەوە ئەگەر دەنگمان نەگەێنن دیەکانمان هەمووی لە دەستمان دەرچوو و داواکەیمان عەرزەکانمان بۆمان بگەڕێنەوە لەبەرەوە عەرزەکانمان داگیر کران لە عەقدەکانمان بۆ تازەوە ناکەن. زۆیەکانمان هەمووی تاپویە 90% تابووە داگیر کراوە لە لانی ئەوانەوە. یعنی پەنا بینە هەر لایەک هیچ استجابەیەکی نییە بۆ ئێمە. عارەبەکان بە وتەی خۆیان بە اعتراف خۆیان اعترافەکەن کە ئەو زۆی لە تاپویە شەرعەن هین ئێمەیە، بەڵام ئەوانتیان داگیریکەن بەهۆی ئەو مەنتەقە ئێستا ئەمنیەتیاوە دەست جێشەوە. ئێمە داواکارین لە حکوومەتی کوردستان لە لایەنە پەیوەندیدارەکان معنیەکان چارەسەرمان بکەن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت بە دوواداچوون بۆ پرسی جوتیارانی کوردی ناوچەکە دەکەین بۆ ئەوەی بتوانین ماف بۆ خاوەن ماف بگەڕێنینەوە. بۆ مەبەستەی ئێمە بەڵێنمان پیاندا کەوا بتوانین چارەسەری کێشەکانیان بکەین واروها بە دوواداچوون بکەین بۆ چارەسەری کێشەی ئەو جوتیارانە لە داهاتووشە داواکاریەکانیان ئەگەیەنین بە وەزارەتی زراعە و بڕیارە سەردانی وەزارەتی زراعە بکەین. پێشتریش من سەردانی وەزارەتی دادم کردو بۆ چارەسەرکردنی کۆمەڵی کێشەی زەویزاری تر لە سنووری هەرێمی کوردستانە بە تایبەتی کەرکووک و واروها کۆمەڵی کێشەی تریشمانەیە ئێستاکە لە ناوچە جێناوکۆکەکانە. ئەگەرچی لە دوای ساڵی 2023ەوە ئەو خێزانە عەرەبانەی کە هاوردەی ناوچەکە کرابوون بە پێی بڕیاری مادەی 140 قەرەبوو کرانەوە بۆ ئەوەی ناوچەکە بەجێ بهێڵن، بەڵام لە ئێستادا بە جۆرێکی تر گەڕاونەتەوە سەر زەوی جوتیارانی کوردی ناوچەکە. جوتیارانی کوردی سنوورەکەش دەڵێن ئەگەر کێشەکەیان چارەسەر نەکرێت ئەوە جارێکی تر پرۆسەی تەعریبکردن لە ناوچەکەدا ڕوودەدات. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.